پێگەی میدڵ ئیست ئای بەریتانی لە راپۆرتێکدا کە لە دوو سەرچاوەی حکوومەتی سعودیەوە زانیاریەکانی وەرگرتووە ئاماژە بەوە دەدات کە لە دوای جەژنی ڕەمەزان حکوومەتی سعودی بە نیازە سێ زانای ناوداری ئاینی ئەو وڵاتە لە سێدارە بدات، ئەوانیش سەلمان ئەلعۆدە و عەوەز ئەلقەرنی و عەلی ئەلعومەرین. بەڵاوبوونەوەی ئەم هەواڵە کاردانەوەیەکی بەربڵاوی ناڕزایی لە جیهانی عەرەبی و ئیسلامیدا بەدیهێناوە، چونکە ئەو زانایانە لەلایەک پێشەوەی میانڕەوی و هزری دادگەری و پێکەوە ژیانن، لەلایەکی تریش دژی ئەو جوڵانەوە تیرۆرستیانن کە گومان دەکرێت دەستگای هەواڵگری وڵاتانی خۆرئاوایی و ناوچەکەش لە قۆناغە جیاوازەکاندا بۆ لێدانی ئیسلام و موسڵمانان بەکاریان هێناون. هەروەکو محەممەد بن سەلمان بە میدیای ئەمریکای ڕاگەیان کە سعودیە بە ئاگاداری و داواکاری دەستگای هەواڵگری ویلایەتە یەکگرتووەکان بۆ تێکشکاندنی یەکێتی سۆڤیەت پشتیوانی مادی و معنەوی گروپە توندڕەوەکانیان کردووە. لە مانگی ئەیلولی ساڵی 2017دا و لە زنجیرەی دەستگیرکردنی زانایان و ئازادی خوازان و ژنانی مافخواز و داواکارانی مافی مرۆڤ و سیاسیەکان و سەرمایەدارانی وڵاتدا دکتۆر سەلمان ئەلعۆدە و دکتۆر عەوەز ئەلقەرنی و شێخ عەلی عومەری و دەستگیر کران. بەپی وتەی عەبدوڵڵا ئەلعۆدەی کوڕی شێخ سەلمان ئەلعۆدە لە سەرەتادا باوکی هەردوو دەست و پێی بێزنجیر بەستراوەتەوە و ئەشکەنجە و ئازاری زۆر درراوە تا تەندروستی تەواو تێک چوو و گوێزراوەتەوە بۆ نەخۆشخانە. گرتنی ئەم زانایانە بە پشتیوانی ئیدارەی نوێی کۆشکی سپی و بە بیانووی جەنگی دژە تیرۆر و بۆ زەمینە خۆشکردنە بۆ دەسەڵاتی محەممەد بن سەلمان و پێشەکی سەرکوتکردنی هەر نەیارێک با گومانیش لە نەیاری بکرێت. دوو ڕۆژبەر لەوەی لەلایەن تیما هەواڵگرێکی بن سەلمانەوە لە کۆنسۆڵگەری سعودیە لە ئەستەمبوڵ بە تراژیدەیەک بکوژرێ و پارچە پارچە بکرێت و لاشەکەشی بتوێنرێتەوە، ڕۆژنامەنووس جەمال خاشقچی وتبووی بە هەر نرخێک بێت بن سەلمان ئۆپۆزیسیۆن ورد دەکات سەلمان ئەلعۆدە لە سێدارە دەدات، نەک لەبەر ئەوەی توندڕە و بەڵکو لەبەر ئەوەی میانڕەوە. ئەوان میانڕەوی بە مەترسی دەزانن. دوای بڵاوبوونەوەی هەواڵی پەیوەندێکی نێوان بن سەلمان و ئەمیری قەتەر شێخ عۆدە پەیامێکی بڵاو کردەوە لەسەر دەرکەوتنی ئاسۆیەک بۆ ئاشتی لە نێوان وڵاتانی کەنداودا سوپاسی خوای کرد و نزای خێری کرد کە خوای گەورە یەکڕێزی بۆ نێوان وڵاتانی ناوچەکە بگێڕێتەوە. ڕاستەوخۆ لە دوای بڵاوبوونەوەی پەیامەکەی شێخ عۆدە دەستگیر کرا. سەرچاوەی دووەمی میدڵ ئیست ئای هۆکاری هەڵبژاردننی ئەم کاتەی بۆ لە سێدارەدانی زانایان بۆ ئەوە گەڕاندەوە لە دوای لە سێدارەدانی 37 هاوڵاتی سعودی کاردانەوەی جیهانی زۆر بێهێز بوو. لەم کاتەشدا کە گرژی و ئاڵۆزی لە نێوان ئەمریکا و ئێراندا گەرم بووە، ئەگەر ئەو کارە دوور لە بەها مرۆیەش ئەنجام بدات لەناو ئەو هەواڵانەدا ون دەبێت. لەسەر راپۆرتەکەی میدڵ ئیست ئای سارە ویتسۆن بەڕێوەبەری بەشی خۆرهەڵاتی ناوەڕاستی هیومان ڕایتس وۆچ ڕایگەیاند هەر لە سێدارەدانێکی تری سیاسیەکان ئەنجامی ڕاستەوخۆی ئەو کەشەیە کە ئیداری ترەمپ ئامادەی کردووە. پەیامی چەندباری کۆشکی سپی بۆ سعودی ئەوەیە هەرچیەک بکەن لە پێشێلکاری ناقۆڵا و ناپەسەند لە دژی گەلەکەتان ئێمە دەتان پارێزین. ناوبراو بۆیە گەیشتۆتە ئەو ئەنجامگیریە چونکە سەرەڕای ئەو گەردەلو لە میدیایی دوای کوشتنی خاشقچی دروست بوو لەسەر داوای ناتانیاهو لوبی لایەنگری ئیسرائیل. دۆناڵد ترەمپ بە ئاشکرا هەموو باهەکانی مافی مرۆڤی کردە قوربانی ئەو دەستکەوتە مادیانەی لە سعودیەوە دەستی دەکەوێت.